خوای تعالى قیوامەتی ماڵ سەرپەرشتکردنی یعنی سەرپەرشتی یەکەم سەرپەرشتیاری یەکەمی ماڵی داوەتە دەستی پیاو، یعنی ئیدارەی ماڵ بەڕێوەبردننی ماڵ مەسئولێتی پیاوە، خێزانەکەی جێگیرێتی جێگیری ئەوە، یعنی ئافرەت یەکەم نییە، پیاو یەکەمە، ئافرەت ئەبێ هاوکاری پیاو بێ بۆ ئەوەی ئەو بەرپرسیارەتیە بە جوانی ئەدا بکە. خوای تعالى ئەمەی بەو شێوە داناوە و پێویستە ئێمەیش تەسلیمی فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەی ببین صلی الله عليه وسلم. خدای پەروەردگار ئەفەرمێ لە سورەتی نیسا ئاەتی 34 الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم. پیاوان قوامیەتیان بەدەستە لە ماڵەوە بەڕێوەبردننی ماڵ، بۆیە قوامیەت پیاوان دراوەتە سەر ئافرەتانە. بۆچی؟ بەهۆی ئەوە کە خوای تعالى هەندێکیانی فەزڵ داوە بەسەر هەندێکی ترە. خوای تعالى محەممەدی فەزڵ داوە بەسەر پێغەمبەرانی ترە، خوا کردێتی خۆ بەدەستی پێغەمبەر نییە و بەدەستی پێغەمبەرەکانی تریش نییە. خوای تعالى ئیشەکانی وایە، خۆی فەزڵی هەندێک کەسەدا بەسەر هەندێک کەسی ترە. خوای تعالى قوامیەتی داوەتە پیاوان لەبەر ئەوەی خوای تعالى بەهۆی ئەوە خوای تعالى هەندێکیانی فەزڵ داوە بەسەر هەندێکی ترانە، یعنی پیاوانی فەزڵ داوە بەسەر ئافرەتانە لەو بوارە. ئەمە هۆکاری یەکەم. هۆکاری دووەم، و لەبەر ئەوەی پیاوان نەفەقەیان لەسرە، خەرجیکردنی یعنی مەسروفی ماڵ بەدەستی پیاوەیە، حتا بە ئەگەر ئافرەتیش فەرمانبەر بێ، حتا بە ئەگەر ئافرەتیش خاوەنی میراتێکی زۆری بۆ بمێنێتەوە، دەوڵەمەند بێ، تاجرە بێ، بەڵام ئەرکی بەڕێوەبردن ئەرکی مەسروفی ماڵ لەسەر پیاوە. خۆن ئەمە معنای ئەوە نییە ئافرەت یارمەتی پیاو نەدا، معناکە ئەوە نییە. بیلعکس بە پێچەوانەوە ئەگەر ئافرەت فەرمانبەر بێ، ئەگەر ئافرەت فەرمانبەر بێ ئەبێ بەشێک لەو موچەیە کە وەریەگرێ بۆ ماڵەوە سەرفیکە، نابێ بڵێ پیاو تۆ مادام خوا نەفەقەی داوەتە سەر تۆ یعنی هەر ئەبێتەوە مەسروفکەی، من هیچ مەسروف ناکەم. ئاخر تۆ کاتێ فەرمانبەری و لە ماڵ دەرەچی حەقی پیاوەکەت لە زۆر لاوە، حەقی مناڵەکانت لە زۆر لاوە فەوتاندووە. کاتی ئەم مەجای داوە تۆش دەرچی، خۆ تۆش ئەبێ زەمیرت هەبێ بەشدار ببی لە نەفەقەی ماڵە. قەینا هەندێک لە موچەکەت بۆ خۆت ببەی، یان خێری لێکەی، یان هاوکاری ماڵی دایک و ئەمانەتی لێکە ئاساییە و خوای تعالى حەقەی بە تۆ داوە، پیاویش ناتوانێ مەنعەکە، بەڵام ئەبێتیش هاوکاری پیاوەکەتیش بی لە بەڕێوەبردننی ماڵە، بەتایبەت ئەگەر پیاوەکە محتاج بێ. خۆ ئەگەر پیاو محتاج نەبێ ئەسڵ داوا لە تۆ ناکە، بەس ئەگەر داوای ئەگەر محتاج بوو پێویست ناکە ئەو داواکە، ئەبێ ئافرەت خۆی هەڵسێ بەو بەرپرسیارەتیە. جا وتمان ئەسڵی بەرپرسیارەتی لەسەر پیاوە، یعنی پیاو ئەبێ مەسروف بکە، ئەبێ ماڵ شوێنی نیشتەجێبوون یعنی بۆ ماڵ و بناری خۆی دابین بکە، ئەبێ جلوبەرگیان بۆ دابین بکە، ئەبێ خواردنیان بۆ دابین کە بە پێی ئیمکانیاتی خۆی و بە پێی عرف، یعنی بە پێی عرف، یعنی ئەگەر ئیمکانیاتی هەبوو دراوسەکان و خەڵکی شارەکە خواردن چی ئەخۆن ئەبێ ئەمیش ئاوا بێ، جلوبەرگی چی لەبەرەکەن ئەبێ ئەمیش ئاوا بێ، شوێنی نیشتەجێبوونیان چۆنە ئەبێ ئەمیش ئاوا بێ. یعنی ئەگەر خەڵکی ئەو خەڵکە چۆنن، یعنی خەڵکی ئەو شارە کە لە مستەوای ئەو پیاوەن، یعنی ئیسا خەڵکمانەیە لەم شارە زۆر بەرزاوە، ئێمە باسی ئەوانە ناکەین، وایشمانە هەر یەک جارەتی فەقیرە ڕۆخیا و هیچی نییە و موچەی نییە و ژیانی تێکچووە، ئەوەش ناڵێن. ئەوەی لە مستەوای ئەو پیاوەیە مەسروف چۆن نەکات، ئەگەر ئەو پیاوە پێی کرا پێویستە ئەو مەسروفە بکا بۆ ماڵ و مناڵی، بۆ ئەوەی ئەو بەرپرسیارەتە لەسەر خۆی لە ئەستۆی خۆی بخا، لەبەرەوەی لە ڕۆژ قیامەتە کاتی ئێمەڵین بەرپرسیار، یعنی لە ڕۆژی قیامەتە لێ پرسرێتەوە. ئیسا لە کوردەواری خۆمانە ئەڵێ کابرا بووە مەسئول، پێی فشە بێتەوە، دڵی خۆشە بێ، سێنگ دەرەپەڕێ، مەسئول یعنی لە ڕۆژ قیامەتە لێ پرسرێتەوە. کاتێ پیاو مەسئولی ماڵە یعنی محاسبە لەسەرێتی، یعنی ئەگەر کەم و کورتی بێنی ئەو ماڵ و مناڵە و ئەم کەم تەرخەم بوو بێت ئەم لێ پرسرێتەوە، ئەبێ ئەم مەسئلە ڕوون بێتەوە بۆ ئەو خەڵکە. خوا جسمی پیاوی وا دروست کە بەو ئیشە توانی هەڵسێ، و جسمی ئافرەتیش دەرونی ئافرانی عاتفی لایەنی جەستەی هەموو ئافرەتشی بە شێوەیە دروست کردووە کە ئافرەت ئیشی خۆی بکە و پیاویش ئیشی خۆی بکە. بەڵێ